بۆ بەرگرتن لە بڵاوبوونەوەی زیاتری پەتای کۆڕۆنا لە ئێستادا لە هەرێمی کوردستان هاوشانی ڕێکارە خۆپارێزیەکان هەڵمەتی کوتان با ڤاکسینی دژە کۆڕۆنا دەستی پێکردووە، هەرچەندە ئاستی پێشوازی هاوڵاتیان و بەدەمەوچوونیان بۆ وەرگرتنی پێکوتەکە لە ئاستێکی بەرزدایە. وتەبێژی وەزارەتی تەندروستیش ڕایدەگەیەنێت ئەو جۆرە لا ڤاکسین کە لە هەرێمی کوردستاندا بەردەستە لا باشترین جۆرەکانی ڤاکسینی دژە کۆڕۆنایە و دەشڵێت نابێ هاوڵاتیان بەهۆی دەرکەوتنی چەند نیشانەیەکی لاوەچیەوە کە لە دوای وەرگرتنی پێکوتە وەرنەگرتنی پێکوتەش لەلایەن بەشێک لا بەرپرسانەوە بەگومان بن و متمانەیان با ڤاکسینەکە لاواز بێت، چونکە سوودەکانی ڤاکسینەکە چەند بەرامبەری ئەو نیشانە لاوەکیانەیە و دڵنیایش دەدات لە سەلامەتی جۆرەکانی ڤاکسینەکە. ئەو ڤاکسینەیە کە لە بەردەستە ئەمە باشترین زۆری ڤاکسینە، چونکە ئەگەر مەسەلە خوێنمەین بێت لە هەموو ڤاکسینەکان نسبەی خوێنمەین هەیە، وەگەر مەسەلە تەسیراتی لاوەچی بێت نەکەر ئەم ڤاکسینە هەموو ڤاکسینەکانی پێشتر کە بەرەم هاتووە لە هەموو جیهان و ئەوەی کشی کە بەرهەم دێت تەسیراتی لاوەچی خۆی دەبی و لەوەش لەوانەیە ڕێژێکی وفاتیش تێدابی ئەگەر هاتوو مەسەلەن بەڵگە زانستیەکان سەلماندیان کە بەهۆی ئەو ڤاکسینەوەیە، بەڵام قازانجەکەی سەدان هەزار جار زیاترە لە زەرەرەکەی. خەڵکێک لە سەروی مەسەلەن وەزارەتەکەی خۆیان لە سەروی دەستگایەکەی خۆی ڤاکسینەکەی وەگرت ئەکید هاندانێک دەبێت بۆ ئەو خەڵکەی کە لە خوارەوەی بتوانی ڤاکسینەکە وەربگری. بۆی ئەوە شەروای لێ هات، یعنی ئێستا زۆربەی زۆری کەسایەتی دیارەکان لە هەرێمی کوردستان ئەوە شتێکی زۆر باشە کە بتوانن ڤاکسین وەربگرن، ئەوانەی کە لە نەفسی مؤسسە ئیش دەکەن یاخود لە نەفسی حزب یاخود لە نەفسی دەستگا ئیش دەکەن بتوانن ڤاکسینەکە و یعنی هاندانێک دەبێت و پاڵپشتێک دەبێت بۆوان بمانەوێ نەمانەوێت هەر پرۆسەیە کە بیدایە دەست پێ دەکات گومانێک هەیە لەسەر شێوازەکەی، چونکە دەرزیەکە تازەیە، مەسەلەن ڤاکسینەکە تازەیە، شتێک نەبووە پێشتر هەبوو بێت تاقیکردنەوەی لەسەر کراوی. خەڵکێکی زۆریش چاوەڕێی دەکرد کە ئیستیجابە و ڕسپۆنسی کۆ، بەڵام خۆشبەختانە ئێستا زۆر باشە. لە هەرێمی کوردستان تا ئێستا نزیکەی 14,000 کەس ڤاکسینی کۆڕۆنایان وەرگرتووە. هەولێر لە پلەی یەکەمدایە و دهۆک و سلێمانیش لە ڕیزبەندی دووەم و سێیەمدان. بە جۆرێک تا ئێستا لە پارێزگای هەولێر زیاتر لە 14,000 کەس پێکوتەکەیان وەرگرتووە. دوای ئەویش دهۆک دێت بە 13,000 و پاشان لە سلێمانی بە نزیکەی 10,000 کەس کە پێکوتەکەیان وەرگرتووە. دەزانی ئەمە ڕێژەیە، یعنی ئەوە شتێکی زۆر طبیعیە، یعنی نسبەی ئیقبالی ڤاکسینەکە لە شوێنێک لە بۆ شوێنێکی تر لە تەمەنێک لە بۆ تەمەنێکی تر ئەوە دەتوانێت برین شتێکی ئاساییە، بەڵام پروپاگەندەکانی شمان ئێمە توند کردوتەوە بە تایبەتی دوای ئەوەی کە گومانێک هەبوو لە ئەوەی کە خەڵک ڤاکسین وەربگریان نە. ئێمە چ لە ڕووی زانستی و چ لە ڕووی بە هەموو شێوازێک ئێمە ئەوانەمان ڕوو کردوتەوە کە پێویستە خەڵک ئەو ڤاکسینە وەربگری، چونکە ئەمە پەسەندی ناوەندە جیهانی تەندروستیەکانە. ئەو ڕێژەیەش شتێکی طبیعیە لەوانەیە مەسەلەن ڕێژەی تۆمارکردنەکە یاخود ڕێژە وەرگرتنی ڤاکسینەکە لە شارێک لە بۆ شارێک جیاواز بێ، مەسەلەن ئەمڕۆ لە سلێمانی زیاتر سبێنێ لە دهۆک زیاتر دەبێت، دوای لە هەولێر زیاتر دەبێت، شتێکی زۆر زۆر طبیعیە، یعنی شکالێک نییە لەوە. بەپێی داتاکانی وەزارەتی تەندروستی تاکو ئێستا 139,296 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون و لەو ڕێژەیەش 3,876 توشبووی ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە و 17,452 توشبووی دیکەش ڤایرۆسەکەیان تێپەڕاندووە و چاک بوونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.